زۆر بەخێر بێن ئێمە ویسمان کە مەراسیمێک بە بۆنەی جێژنی قوربان لۆرە بکەین بۆ هەموو خەڵکی شارەکەمان و بە تایبەتی بە مسلمانان بۆ یادی جێژنی قوربانی پیرۆز کە بۆنەیەکی زۆر گرنگە لە کالەندەری مسلماناندا و منیش هەم وەکو مسلمانێک هەم وەکو کوردێک کە پارێزگاری ئەو ناوچەیەمە ئەو شارە پێم وابوو کە شتێکی زەرورە بتوانین پەیامی ئاشتی و پێکەوەژیان بۆ هەموو خەڵکی شارەکەمان بگەێنین بە خێراتنی جەنابیشتان دەگەین. زۆر بەخێر بێن ئێوەش دەستان خۆش بێت جێ دەستان دیارە لە خزمەتی کۆمەلگای کوردی لە بەریتانیا. ئێمە بارکی خۆمانی دەزانین کە بتوانین خزمەتی شارەکەمان بکەین، خزمەتی خەڵکی خۆمانی بکەین و ئەوەی بۆمان بکرێ درێغی ناکەین. ئێوەش ماندوو نەبن و زۆر بەخێر بێن و لە خزمەتتان داین. I am Councillor Pauline George. I'm the former mayor for Lambert. I handed over to Councillor Sebaz Banji and he's doing very well. بەڵێ ئەمڕۆ ئێمە وەکو نوێنەرایەتی حکوومەتی هەرێمی کوردستان لە بۆنەیەکی تایبەت ڕسێپشنێکی تایبەت لە شارەوانی لامبێث لە لەندەن ئامادە بووین کە لەلایەن برای بەڕێز و ئازیز و خۆشەویستمان کاکە سەرباز بەرزنجیەوە شارەداری لامبێث ئامادەکرابوو بە بۆنەی جەژنی قوربانی پیرۆز. بێگومان بۆنەیەکی گرنگ بوو لەبەرەوەی ینی ئەم خەڵیتی پێکەوە ژیانەی کە ئێمە لێرە بینیمان لە نێوان ئاینە جیاوازەکان و نەتەوە جیاوازەکان هەمووی ئەمڕۆ لێرە کۆکرابوونەوە بۆەوەی بێکەوە ئەم بۆنە پیرۆزە بجێڕنەوە. ئەمەش تەبعاً بنەمایەکی گرنگە بۆ هەر کۆمەلگایەکی سەقامگیر وەکوەوەی کە لە هەرێمی کوردستان بە هەمان شێوە پراکتیزە دەکرێت کە مەسەلەی پێکەوە ژیانی هەموو نەتەوە و پێکهاتەکان و ئاینە جیاوازەکان لە هەرێمی کوردستان بەیەکەوە لە کەشێکی سەقامگیر بەبوونی ئازادیەکی گەورە ئەمە ڕنگدانەوەی دیموکراسیەتە، ڕنگدانەوەی ئازادیە، ڕنگدانەوەی شارستانیەتە کە هەر کۆمەلگایەک تێیدا دەژی. چۆ بەڕاستی ئەمڕۆ من ئێمە وەکو نوێنەراتی کە لێرە بەشدار بووین دووبارە سواسی کاک سەرباز دەکەین، بەڵام هاوکات هەلێکی باش بوو بۆەوەی ئێمەش بە ئامادەبوانی ئێرە کە خەڵکێکی زۆر ئەم لە کۆرپی دیبلۆماسی و هەم لە ئەوانەی کە لە دەوڵەت و لە حکوومەتی ژەکەن ئەم پێکەوەژیانەی کە بینیمان ئێمەش بە هەمان شێوە ئەو پێکەوەژیانەی کە لە هەرێمی کوردستان هەیە کە بووەتە سمبولی پێکەوەژیان و شارستانیەت لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بگەێنین بۆ ئەوان بۆ ئەوەی دیمەنێک لایەنێک لە لایەنە جوانەکانی کوردستان ئەوانیش بزانن بە تایبەت کە شارەدارەکەی ئەم ناوچەیە شارەدارێکی کوردە و خەڵکی هەرێمی کوردستانی عێراقا و زۆر سپاس بۆ ئێوە. هەستێکی خۆشە بەڕاستی لەگەڵ جالیەی بیانی لە دەرەوە بە تایبەتی مسلمانەکان و کە کوردەکان بەسەر پەرشی کوردەکانە لێرە زۆر پێی خۆشحاڵم ئەم جارە. یەکەم جاریشە بەڕاستی لە بوونەیەکی ئاوادا حازرە بم، شتێکی جێوازە بوو من، بەڵام حتا بڵێش جوان و سرنجڕاکێشە. بسم الله الرحمن الرحیم، الحمد لله والصلاة والسلام على رسول الله. ئەمڕۆ بە بۆنەی جەژنی قوربانی پیرۆزەوە هاتین بەشداریمان کرد لە مناسبەی جەژنە پیرۆزە لەگەڵ کاک سەرباز کە مەحافظی لامبثە لە بڵین باشووری لەندەن. پێ خۆشحاڵ بووین و جەوێکی خۆشمان بەسەر برد و نان و خوانێکی زۆریان دروست کرد و خەڵکێکی زۆر هاتبوو بەشداری ئەم جەژنە پیرۆزەم کە سازیان کرد و بۆ مسلمانانی ئەم منتیقە بوو. خۆشحاڵین و دەستخۆشی لە هەموو لایەکەکەین و خوای گەورە ئینشاءالله پیرۆزیکا لە هەموو مسلمانی. My name is Umar Mahmood. I'm Director Operations at Ash-Shahada Housing Association. We've sponsored this event today to ensure that the communities can get together on this holy celebration of Eid al-Adha following the holy pilgrimage of Hajj. And it's really important to recognize the Muslim contribution in this country and particularly in this borough, where we have a lot of Muslims who have achieved both at community level and at corporate level as well as in the public sector. And so it's really important that we recognize the contribution, celebrate the Eid festivities so that people can really see what the true religion of Islam is about and how we as Muslim communities are getting together. We've got some lovely food from Royal Mahal. We've been engaging and networking throughout the evening and hoping that this can lead to some positive contributions and developments. بەناوی خۆی گەورە و میێرەبان ئازیزان خۆشەویستان، بەڕاستی ئێمە ئەمڕۆ لە بۆنێکی گەورەی جەژنی پیرۆز بووین لە
شاری لندن لە پارێزگای لامبێت لەسەر بانگێشت و داوای بەڕێز شێخ سەرباز بەرزنجی پارێزگاری لامبێت لێرەوە من دڵخۆشی و پاڵپشتی خۆمان بۆ جەنابی شێخ سەرباز دەرەبڕین چکە بەڕاستی لەوەتەی بۆتە پارێزگاری لامبێت لێرە کۆمەڵە کاری باش و چاک و جوانی کردووە بۆ تەواوی ئەو کەڵچەر و تەواوی ئەو قومانی کە لە مناتیقەیان بێ جیاوازی ئێمەکو کۆمەڵی کوردی بەریتانیا لە ماوەکانی ڕابردوو خزمەتی باشمان کردووە هەر لە بینەی پارێزگار یادی زیندیکردنەوە یادی هەڵبجەمان کردووە و چەند کارێکی ترمان هەیە لە ساڵی داهاتوۆی ئینشاڵڵا پێکەوە دەیکەین و ئەمڕۆژ پاڵپشتێکی باش بووین بۆی کۆمەڵێک کاری زۆر باش لێرە کرا نوێنەری زیاتر لە 10 وڵات لێرە بەشدار بوو کۆمەڵێک پارێزگار لێرە بەشدار بوو و بەڕاستی جێوێکی خۆش بوو هەموو جەژنە پیرۆزیان لێکە کرد هەمویان دڵخۆشی خۆیان بۆ یەکتری دەردەبڕی و هەموو ئەو پارێزگارەکانی تری ئەو مەنتیقەیەش کە هاتبوون بەڕاستی شانازیان بە کارەکەی شێخ سەربازەوە کرد خوانێکی زۆر ئامادە کرابوو و کەناڵی بیکەی فۆرژ ئامادە بوو دەستخۆشیان لێکەین و بەڕێز کاک ڕەنجبەر ئامادە بوو دەستخۆشی لێکەین بۆ سرود و وتە بەنرخەکانی وەکو کۆمەڵی کوردیش ژیان خان بەشدار بوو مامۆستا جەبار بەشدار بوو بەندە بەشدار بووین لێرە پاڵپشتێکی بووین بۆ ئەو کارەی کەوا ئەمڕۆ لە بینای پارێزگاری لەندەنا کرا لامبێت کرا وێ دەکەین ئینشاڵڵا هەموو سەرکەوتوو بن و دڵخۆش بن پێکەوە و جەژنی هەموو لایەک پیرۆز پێشەشی بە ناوی خوای گەورە میهرەبان بەخێراتنی هەموو ئەو بەڕێزانە دەکەم کە بەشدار بوون لەو هۆڵە لەگەڵ جەنابی مەحافزی لەندەن هەموو تینی توێژەکانی لێبوو بە کورد و تر عەرەب و چەند قەومیەتیشی تر بەشداریان کردبوو لە کۆڕە دەستخۆشی لە هەموو لایەک دەکەم و بە بۆنەی جژنە پیرۆزانە بوو ئەمنیش خۆم و دەفەکەم هاتین بەشدار بووین بەڵێ بەشدار بووین لەو هۆڵەش دەستخۆشی لە هەموو لایەک دەکەم جژنە پیرۆزانە لە هەموو مسلمانان دەکەم لە هەموو مسلمانانی جیهان و بەتایبەتی کوردستان و هەموو کوردێکی بە شەرەف charity called Care for Calais, which is one of the Mayor's choices for charities to support this year. So we're really happy to be here tonight on such a special night when people are celebrating Eid, and it's lovely to be a part of that. And in the hotels that we look after, we have lots and lots of Muslim people who will be celebrating Eid as well. So this feels like a really good opportunity to start collecting for our charity. Thank you so much. And do you have anything to say? Yeah, I think we're just really grateful that the Mayor's launched his support for Care for Calais. It's just we're doing really important work at the moment to help people who are living in hotels in Lambeth, some in really desperate situations, and I think the more support the better, so it's great. How are they now, people in your hotel? Because they said they are not doing very well because situation is bad. How are they now? Many of the residents in the hotels are having a very hard time. They've been there for a long time, a lot of them. They have no money. They have no ability to do anything or start a life for themselves because they can't work. So they're they're in small rooms, which they're sharing maybe with their children. There are maybe 4 of them to a room. They have nowhere to eat their dinner apart from on their bed. It's a very grim situation. It would be okay for a few weeks, but when it becomes a few years, it becomes very, very difficult indeed, and it takes an awful lot of patience and strength on their part to keep going. Is there anything you can do for them? Yeah, I mean, I think we try our best. A lot of it is like kind of integration into the local community. We do a park run every Saturday, and we go to any of the local events that are on. There was a lovely meal last night and a picnic the week before. We're always collecting donations like clothes, shoes, prams, any strollers, anything like that, car seats to be able to help. And yeah, we're always looking for more volunteers to be able to help to distribute these things. We also try and help them with their problems. So if they have an issue, they need a lawyer, or they have a problem with getting their child into a school,
or they want to go to college, then we know a little bit the system. We work with Lambeth Council as well to try and make things better and easier because it is now a borough sanctuary here. So everyone's trying their best to do what they can to make things just a little bit better in a very, very difficult situation. No problem, thank you.